بە بۆنەی سەری ساڵی تازەی 2023ەوە پیرۆزبایی لە هەموو میلەتی کورد و لە هەموو بنەماڵەی شەهیدان و هەموو پێشمەرگە قارەمانەکانەکەم لە هەموو هونەردۆستان و هونەرمەندان و هەموو ڕۆشنبیرانەکەم لەم ساڵەدا هیوادارم ئەم ساڵە بێتە ساڵێکی خۆشی بۆ هەموو میلەتی کورد بە هیوادارم بە یەکگرتوویی و بە برایانە و بە ئاشتی و بە تەبایی هەموو پێکەوە وڵاتەکەمان سەرخەین و کوردستانی ئاوەدان کەینەوە کوردستان جوان بکەین هیوادارم هەموو میلەتی کورد سەرکەوتوو بێ و سەرەتا ساڵی 2023 لە هەموو لایەک و هەموو دایکی شەهید و لە هەموو خانەوادەیەکی شەهید و ئەمفالەکان پیرۆزەکەین. ئەو ساڵە ساڵێکی نوێیە، ساڵێکە با تەنیا بە ژمارە نەگۆڕدرێ، تەنیا یەک ژمارە زیاد نەبێت، با ساڵەکە بە هەموو شێوەیە بگۆڕێت، لە خۆشی لەگەر یەک بین لە ناخۆشی لەگەر یەک بین. داوا لە جەنابی حکوومەتەکەین لە هەموو شتێکەوە یارمەتی خەڵکەکەی بدا، هەرچەندە یارمەتی داوە بەڵام زیاتر یارمەتیان بدا. کارەبایە هەشتێکە کە خەڵک ئێوێ بۆیان چارەسەر بکە و بۆ ساڵی داهاتوو ئەو ساڵی ئێستا دەستی پێ کردووە خەڵک باتەبا بێ لەگەڵ یەک، نەوەک دوژمنایەتی یەکتری بکە و لەگەڵ یەکتری بن.